بە هیوای کاتەکی خۆش خوێندکاری ژیر لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی دووەم لاپەڕا 164. ئەو لاپەڕایە باسی پەیوەندی نێوان گۆشەکان. پەیوەندی نێوان گۆشەکان ڕۆڵێکی گرنگ دەگێڕێ لە بیرکاری و لە ڕووداوەکانی ژیان. بۆ وێنە لە یاری گۆڵف لێرە دەبووە نووسرا بە مینی گۆڵف، چونکە ئەوە گۆڵفی بەڕاستیەکە نییە، ئەوە گۆڵفی مینی گۆڵفە. گۆڵفی گۆڵف پێویستی بە زۆر بە گۆشە نییە. لەسەر یاریزانان پێویستە پەیوەندی نێوان گۆشەکان لە پەیوەندی نێوان گۆشەکان تێبگەن بۆ ئەوەی تۆپەکە ئاراستەی گۆڵ بکەن. ئەگەر تەماشای ئێرەکەین تۆپەکە لێرەیە، گۆڵەکەش لێرەیە، ناتوانین یەکسەر ئەو تۆپە بێتە بکەویتە گۆڵەکە ئەوە، چونکە دیوار لە مابەینێ لەبەر هەندێک پێویستمان پێیە ئەو تۆپەی لەو دیوارەی بدەین، ئەوها ئەو جە کاردانەوەی هەیە بە هەمان گۆشە دەگەڕێتەوە بەو دیوارەی دەکەوی، پاشان دیسان کاردانەوەی هەیە ئەو جە بەو دیوارەی دەکەوی تۆپەکە، دیسان ئەو جە ئەگەر گۆشەکانمان بە تەواوی بزانین بە چاو بزانین کووە یەکسەر دێتە ناو گۆڵەکە. ئەوە لە مینی گۆڵف. پاشان نووسرایە لە وێنەکەی بەرامبەر لێرەش هەڵەیەکی دیکە هەیە، ئەویش ئەو پیتەیە، پیتی نازانم لەبەر چ لێرە هەیە، چونکە لە ڕەسمەکە و لە وێنەکەی تەنیا ناوی گۆشەکان تەنیا بە ژمارە یان بە ڕەنووس هەیە. گۆشەی ژمارە 1 و گۆشەی ژمارە 2 وەکو یەکن، یەکسانن. گۆشەی ژمارە 3 یەکسانە بە گۆشەی ژمارە 4، گۆشەی ژمارە 5 یەکسانە بە گۆشەی ژمارە 6. کەواتە ئەو پەئە لە زیادەیە سەر لێ شێواندنە، هیچی دیکەنە. کەواتە ئەو پەئەی بستڕەوە خوێندکاری ژیر تەنیا گۆشەی 1 یەکسانە بە گۆشەی 2، گۆشەی 3 یەکسانە بە 4، 5 یەکسانە بە 6. هێمای گۆشەشیان لەسەرە. ئەوە لە یاری مینی گۆڵف. ئێستا لە ئەندازەدا ناوی تایبەت هەیە بۆ هەندێک لە جووتە گۆشەکان. ناوی تایبەت چییە؟ گۆشەی سەر بەرامبەر. کامە گۆشەنە؟ ئەو گۆشەیە پێک دێ کاتێ دوو ڕاستە هێڵ یەکتر دەبڕن و یەکێ لەم دوو گۆشەیە بەرامبەر دەبێت لەگەڵ ئەوی تر. با بزانین مەبەستی چییە؟ ئەم لێرە ئەگەر ئەو هێڵە ڕاستەم هەبوو، ئەو هێڵەشم هەبوو، ئەو هێڵانەوە کە یەکتر دەبڕن 4 گۆشە پەیدا دەکەن. ئەو جا یەکتر بڕینەکە ئەوهابی ئاوابی ئاوابی هیچ کێشە نییە، هەرکوو یەکتر ببڕن 4 گۆشە پەیدا دەکەن. ئەو گۆشەیە لێرە پەمبە یەکسان دەبی بەو گۆشەیە لێرە پەمبە. ئەو گۆشەیە ڕەشە لێرە یەکسان دەبی بەو گۆشەیە ڕەشە لێرە. ئەو دوو گۆشە ڕەشە ناویان چییە؟ گۆشەی سەر بەرامبەر. ئەو دوو گۆشە پەمبەش یان ئاڵ، هەندێک کەس ئەو ڕەنگە ناوی ئاڵە، ئەوانیش هەر پێیان دەرێن دوو گۆشەی سەر بەرامبەر، واتە سەرەکانیان یان نوکە تیژەکانیان بەرامبەری یەکتریە، بەڵام ئەو گۆشە یەکسان نییە لەگەڵ ئەو گۆشە. ئەو ڕەشە هاوسێی ئەو گۆشەیە، پێی دەڵێن دوو گۆشەی هاوسێ. دیسان ئەو پەمبەیەش هاوسێی ئەو ڕەشەیە، دیسان ئەو پەمبەیەش هاوسێی ئەو ڕەشەیە و هاوسێی ئەو ڕەشەشە، بەڵام یەکسان نینە. تەنیا ئەو پەمبەیە یەکسانە لەگەڵ ئەو پەمبەیە گۆشەکە، ئەو ڕەشەش یەکسانە لەگەڵ ئەو ڕەشە. ئەوە زانیمان
دوو گۆشەی سەربەرامبەر یەکسانن، پێک دێن لە بڕینی دوو هێڵی ڕاست، یەکتر بڕینی دوو هێڵی ڕاست، ئەو هێڵە و ئەو هێڵە. ئێستا بگەڕێمەوە لای پرسیارەکان. ئەو لێرە لەو وێنەی کامە گۆشە سەر بەرامبەر گۆشەی ئەو گۆشە لەگەڵ ئەو گۆشەی کە هەردووچیان بیستن لێرە، ئەو گۆشەش یەکسانە لەگەڵ ئەو گۆشەی کە هەردووچیان 160 لێرە. پێی ناوی ئەوجا من ناوی ئەو گۆشانە بخینمەوە لە وانەکەی ڕابردوو، ناوی گۆشەم خیندەوە چونکە زۆری پێدەچی هەمیشە بڵێم گۆشەی ن ب م ئەو هاو زۆر دوور و درێژە. ئێستا دێینە لای دوو گۆشەی هاوسێ، واتە تەنیشتێک. گۆشەی هاوسێ لێرە ئەوانەی لە تەنیشتێکن، ئەو گۆشەیە لە تەنیشت چییە؟ لە تەنیشت ئەو گۆشەیە. لە هەمان کات ئەو گۆشەیە لە تەنیشت ئەو گۆشەشە، تەنیا لە تەنیشت ئەو گۆشەی نییە کە دەکەویتە بەرامبەری، کەواتە هەر گۆشەک لێرە کە چارە لە تەنیشت دوو گۆشەی دیکەیە. ئەو دوو گۆشانە کە لە تەنیشتێکن پێیان دەڵێن گۆشەی هاوسێ، یان ئەوە لەگەڵەوە هاوسەیە، ئەوە دیسان لەگەڵەوەش هاوسەیە، ئەوە لەگەڵەوە هاوسەیە، ئەوەش دیسان لەگەڵەوە هاوسەیە. دوو گۆشەی هاوسێ سەرێکی هاوبەشیان هەیە، لایەکی هاوبەشیشیان هەیە. کامە لا هاوبەشە بۆ وێنە لە مابەینی ئەو گۆشە و ئەو گۆشەی ئەو لایە هاوبەشە، لە مابەینی ئەو گۆشە و ئەو گۆشەی ئەو لایە هاوبەشە، لە مابەینی ئەو گۆشە و ئەو گۆشەی ئەو لایە هاوبەشە، لە مابەینی ئەو گۆشە و ئەو گۆشەش کە هەمان گۆشەیە بەڵام بە ڕەنگەشکە دەینووسم، ئەوە هاوبەشە. ئەگەر بەو ڕەنگەی نووسیبە ئەو گۆشە و ئەو گۆشە ئەوە هێڵە هاوبەشە، سەرەکەشیان هاوبەشە. ئەوە گۆشەی بەرامبەر و گۆشەی هاوسێواتە لە تەنیشتێک. ئێستا دێمە لای نمونەی ژمارە یەک. دوو هێڵم هەیە، ئەو هێڵە یەک دەبڕی لەگەڵ ئەو هێڵە ڕاستە، دوو گۆشەی پێک چار گۆشەی پێک دەینی، ئەوەی ڕاستی بی، بەڵام لێرە تەنیا دوو گۆشەیان نووسیە، ئەو گۆشە و ئەو گۆشە، گۆشەی ژمارە یەک و گۆشە ژمارە دوو بێگومان یەکسانن، گۆشەی سەر بەرامبەرن. ئەوجا لە داواکاریەکە چی هەندێک جا دەڵێن ئەگەر دوو هێڵی ڕاست یەکتریان بڕی، ئەو دوو گۆشەیان پێکێنا، یەکێک لە گۆشەکان 35 پلە بوو، ئەوی دیکە چەندە؟ دەبی یەکسەر بزانی ئەوەش هەر 35 پلەیە، چونکە گۆشەی سەر بەرامبەرن. ئەگەر یەکەچیان 40 پلە بوو، ئەوی دیکە چەندە؟ ئەوی دیکەش 40 پلەیە، واتە وەکو یەکن. یەکەچیان چ بوو؟ ئەوی دیشیان ئەوەیە، ئەگەر ئەوە 40 بوو بێگومان ئەوەش 40، نەک ئەوەی تەنیشتی، ئەو نا، تەنیا ئەوەی بەرامبەری، گۆشەی بەرامبەر، دوو گۆشەی سەر بەرامبەر. لێرە لە وێنەیە گۆشە ژمارە سێمان هەیە، یەکەم جار ئەو هێڵە زەردەمان هەیە، ئەو جا هێڵە چیتکەش هەیە، ئەوها ڕاست و ڕاست ئەو دوو گۆشانە هاوسێنە لە تەنیشتێکن، گۆشە سێ و گۆشە چوار. کامە هێڵ گۆشەکان لە یەک جودا دەکاتەوە، هێڵە کەسکەکە. گۆشە سێ و گۆشە چار دوو گۆشەی هاوسێن، سەرەکی هاوبەشیان هەیە و لایەکی هاوبەشیشیان هەیە کە لە یەکتریان جیا دەکاتەوە. ئەوجا گۆشەی تەنیشتێک بە زۆر 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 دەنووسرێ. گەرە من لێرە هێڵەکم هەبی، ئەو گۆشەیە دەتوانم هێڵەشکە لە ناوەندێ دروستکەم، ئەو دوو گۆشەی بکاتە دوو، ئەو گۆشەی بکاتە دوو گۆشە، ئەوە و ئەوە مەرجنیە گۆشەکان یەکسان بن، بەڵام تەنیا ئەو هێڵە زەردە گۆشەکەی ئەو گۆشەی دەکاتە دوو گۆشەی دیکە کە هەردووچیان هاوسێ یەکدینە.
لێرەش ئەو گۆشەیە دیسان هاوسەی ئەو گۆشەی تەنیشتە خۆیتی. تەواو بووین لێرانە بە هەندێک تەماشای ئەو زاراوانە بکەم. دوو گۆشەی سەر بەرامبەر دەبی فێربین چییە و دوو گۆشەی هاوسێش دەبی فێربین چییە. لە لاپەڕەکەی پاش ئەو لاپەڕەیەی گۆشەی تەواوکەریش فێر دەبین و گۆشەی پڕکەریش فێر دەبین. گۆشەی جووت بوو ئاتە وەکو یەکن هەردووچیان یەک ژمارەیان هەیە. ئەمجا لێرە تۆزە کاتمایە دەتوانم بچمە لاپەڕەی پاشی ئەو لاپەڕەیە. لاپەڕە 165 دوو گۆشەی تەواو کرد و دوو گۆشەی پڕکەر. ئەوەش زۆر گرنگە خوێندکاری شیر. گۆشەی تەواوکەر مانای چییە و پڕکەر مانای چییە؟ گۆشەی تەواوکەر واتە سەرجەمی کۆکردنەوەیان دەکاتە 90. لێرە ئەو گۆشەیە لەگەڵ ئەو گۆشەیە تەواوکەرن لەبەر چ؟ لەبەرەوەی کە هەردووچیان کۆ دەکەمەوە 25 و 65 دەبیتە 90. ئەوە گۆشەی تەواوکەرن. ئەگەر یەکەچیانم زانی ئەویدی دەزانم بۆ وێنە ئەگەر زانیم یەکەچیان 25 ئەویدی 90 دەینم 25 لێ دەردەکەم یەکسەر دەزانم گۆشەکەی دیش چییە، چونکە دەزانم کە تەواوکەرن. تەواوکەر واتە یەکتری تەواو دەکەن هەتا دەبیتە 90. گۆشەی پڕکەر مانای چییە؟ مانای ئەوەیە کە گۆشەکان کۆ دەکەمەوە 115 کۆ بکەمەوە لەگەڵ 65 دەکاتە گۆشەی ڕاستە گۆشە ئەوە. یەکەچیان لێرە 65 ئەوی دیکەیان ئەگەر تەواو پڕکەر بوون دەبی بزانم ئەویت کە 115 هەتا بەیەکەوە ببنە 180. یەکەچیان بزانم ئەوی دیش دەزانم ئەگەر زانیم گۆشەکان پڕکەرن واتە کە کۆیان دەکەمەوە دەبیتە 180. ئەگەر بۆ وێنە پرسیارەکیان لێ کردم وتیان دوو گۆشەی تەواوکەرت هەیە یەکەچیان 80 ئەدی ئەویدی چەندە؟ یەکسەر دەبی بزانم 180 لێ بڕوە دەکات 100 یەکسەر دەڵێم ئەو گۆشە 100 چونکە دەزانم تەواوکەرن هەردووچیان کۆ دەکەمەوە دەبنە گۆشەیەکی ڕاستە گۆشە. ئەوها ڕاست لەسەر یەک ڕاستە هێڵی بێکەوە هەردووچیان 180 هەمیشە. ئەوجا ئەگەر ئەوی دیکە هەرکوو ڕەسم کرابوو وێنە کێشە نییە. هەندێک جار دوو گۆشەی وەستاون ئەوە 90 ئەوەش 90 دەبیتە 180. ئەوە زانیم گۆشەی پڕکەر چییە و تەواوکەریش چییە. دەبی هەمیشە ئەو دوو ژمارەیەم لە یادبی 90 تەواوکەرە 180 دوو هەندی 90 ئەوەش پڕکەرە. کەواتە دوو گۆشەی تەواوکەر سەرجەمی پێوانەکەیان 90 دوو گۆشەی پڕکەریش سەرجەمی پێوانەکەیان 180. لێرە وێنەیەکمان هەیە ئەو دوو گۆشەیە تەواوکەرن. ئەگەر یەکەچیان 75 بوو ئەوی دیکە چەندە؟ ئەمن یەکسەر دەبی لە خۆم بپرسم چ ژمارەک کۆ بکەمەوە لەگەڵ 75 دەبیتە 90 بێگومان 90ەکەی دەینم 75 لێ دەردەکەم لێرە دەردەچی ژمارە 15 گۆشەکەی دی زوو دەزانم. لێرش لەو وێنەیە دوو گۆشەیە کە چیان 80 ئەویدی چەندە یەکسەر دەزانم 100 چونکە 180 دەینم 80 لێ کەم دەکەمەوە وەکو دەبینین لێرانە 80 لەگەڵ چ کۆ بکەمەوە دەکات 180. ئەگەر 180 هینا 80 لێ دەرکرد گۆشەکەی دیکە زوو دەزانم دەبیتە 100 چونکە دەزانم دوو گۆشەی پڕکەرن. ئەوە بەو جۆرەی دەتوانم بە ئێرش بستڕمەوە. گرنگترین شت لێرە کە ڕەنگە تۆزێک ئالۆزبی ئەویش کاتێک تۆپێک بە زەوی دەکەوێ و هەڵدەستیتەوە ئەوە ڕەنگە تۆزێک دەبی ئاگامان لێبی ڕەنگە
تێگەیشتنی زۆر ئاسانی. ئەگەر تۆپەکمان هەبوو لێرە ئەو هێڵەش زەویەکەیە کە ڕاست و ڕاستە کە تۆپەکە بە زەوی دەکەوی ئەوها یەکسەر بەو گۆشەی بە زەوی کەت کە گۆشەکە هەرچەند بوو بە هەمان گۆشە دەگەڕێتەوە بە هەمان گۆشە بەو گۆشەکەواتە ئەو گۆشەیە هەمان یەکسانە لەگەڵ ئەو گۆشەیە. ئەوە لە کاتی ئەگەر تۆپەکمان هەبوو یان هەر شتێک بوو کە بە زەوی بکەوی و بگەڕێتەوە یان بە دیوارێک بکەوی و بگەڕێتەوە، زیاتر بە زەوی بکەوی و بگەڕێتەوە چونکە بە دیوار بکەوی ڕەنگە یاسایەکی دیکەی هەبی. کەواتە ئەوە زۆر گرنگە هەر جارێک تۆپەک بە زەوی کەت بە هەرچ گۆشەک بوو بە هەمان گۆشە دەگەڕێتەوە بۆ سەر زەوی، بۆ ئاسمانیان بۆ هەوایان بزانە بۆ چێندەرێ. ئەوجە لێرە لەو وێنەی ئەو گۆشەیە هەیە، ئەو تۆپە هەیە، تۆپەکە ئەوها دێتن بە زەوی دەکەوی بە گۆشە 35. لە کاتی هەڵگەڕانەوەی دیسان گۆشەک دروست دەبی، ئەو گۆشەیە گۆشە ژمارە 3. ئەگەر لێیان پرسی گۆشە ژمارە 3 دەکاتە چەند، یەکسەر دەبی بزانین دەکاتە 35. لێرانە دەشزانم لێر ئەو هێڵە لەگەڵ ئەو زەویە گۆشەیەکی وەستا و دروست دەکەن، واتە ئەو هێڵە کەسکە لەگەڵ ئەو هێڵە سۆرە ئەو گۆشە وەستاوەی دروست دەکەن کە بریتیە لە دوو گۆشە لە تەنیشتێکن، گۆشە 2 و گۆشە 3 جیرانی یەکن، هاوسێ یەکن. ئەگەر ئەمن بزانم گۆشە 3 دەکاتە 35 کە ئێستا فێر بووم، دەبی بشزانم گۆشە 2ش دەربینم کو دەزانم 90 هەردووچیان 90ن، یەکەچیان 35ە، 95 لێ بڕوە، دەبی بزانم گۆشەکەی دیکەش دەکاتە 55. کەواتە بەو جۆرەی دەتوانم ئەمن بزانم گۆشەکانم دەکەنە چەند. لێرەش هەروە لەولایە یەکەچیان 35 ئەوی دیکە دیسان 55. ئەگەرە من ئەو گۆشانە هەموویان کۆکەمەوە دەبی بکاتە 180 چونکە گۆشەی وەستا و هەمیشە دەکاتە 100 و گۆشەی ڕاستە گۆش نەکوەستا و ببورن ڕاستە گۆشە. ئەگەرە من 55 و 55 و 35 و 35 کۆ بکەمەوە دەبی هەمویان بکەنە 180. 55 لەگەڵ 55 دەکات چەند؟ 5 و 5 10، 5 و 5 دا 11، کەواتە هەردووچیان دەکەنە 110. 35 و 35 دەکاتە 70، 110 کۆی بکەمەوە لەگەڵ 70 دەکاتە 180، کەواتە ڕاستم کردیە. بەو جۆرەی خوێندکاری ژیر تەنیا بەزانینی کامە گۆشە گۆشەی وەستا و چەند پلەیە 90، گۆشەی ڕاستە گۆشە چەند پلەیە 180، گۆشەی تەواو کرد هەردووچیان بەیەکەوە 90ن، گۆشەی پڕکرد ئەوجە هەندێک جار 2 نییە 3 4 لێرە ئەوانە هەمویان بەیەکەوە گۆشەی پڕکەر بوون، گۆشە 35 لێرە گۆشە 3 لێرە گۆشە 2، ئەو گۆشەیەش کە ڕەنگە ژمارە 1 بی بەڵام لە بیریان چوە بنووس. کەواتە لێرەی گۆشەی پڕکەر تەنیا 2 نەبوو، ئەوە 1، ئەوە 2، ئەوە 3، ئەوە 4 گۆشە بوو، هەر چاریان ئەوجا کردیە 180. ئەوە ڕاستە گۆشە. کەواتە دەبی ئەوانە بزانین و بزانین گۆشە کو ببینینەوە. لێرە گرنگترینیان ئەو تۆپەیە کە بە زەوی دەکەوی، بە چ گۆشەک بە زەوی کەت بە هەمان گۆشە هەڵدەستیتەوە، ئەوە زۆر گرنگە. لێرە خوێندکاری ژیر دێمە کۆتایی، ئەو هاتمە کۆتایی 2 لاپەڕە، کەواتە زۆر باشە لاپەڕە 164 و 165. هیوادارم سوودی هەبووبی و لەوانەی داهاتوو باسی لاپەڕە 166 دەکەم. هەتا ئەو کات هەر بژی.